بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی دەرەوە یاریگا دەبمەوە میوانی ماڵەکانتان. ئازیزانم وەک ئاگادارن ئەمڕۆ تیر و پشتی یاریەکانی قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ هەروانیوەی کۆتایی و کۆتایی چامپیۆنز لیگ ڕاکێشرا کە تێیدا چەندین ڕوبەڕووبوونەوەی سەرنجڕاکێش چاوەڕێ دەکرێت لە مانگی هەشت لە یاریەکانی چامپیۆنز لیگدا ڕوو بدەن. و چەندین لێدوانی جیاوازیش لە دوای ڕاکێشانی تیر و پشکەکە لەلایەن ڕایەنەران و دەستەی کارژێڕیانەکانەوە لەبارەی ئەم تیر و پشکەوە بڵاو کرایەوە. بۆیە بە پێویستە زیانم لە بەرنامەی ئەمڕۆماندا ئێمەش باسێک لە ئەنجامەکان و دەرەنجامەکانی و تیر و پشکە بکەین کە ڕاکێشا و ئەگەر دەرفەتیشمانە بوو بە پێویست باز لە کۆتایی هاتنی خولەکانی وەرزی ئەمساڵ بکەین کە نزیکە لەوەی کۆتاییان بێت و تەنها چەند هەفتەیەک لە یارەکانی خولەکە ماوە. بە خۆشحاڵیشەوە لەم بەرنمەیەدا هاوڕێی عەزیزمان کاکە داڕەوان حەمە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر کە هەم ڕۆژنامەنووسی وەرشی و کوشیکەرە وەرشی لەگەڵمان ئامادە بێ. داڕەوان جان جارێکتر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی دەرەوە یاریگە. سڵاوی خوای گەورەتان لەبێ، زۆر سپاس کاکەم حەمە بۆم دەرفەتە دووبارە لە کەناڵی پێیام شادمەوە بەڕێستان. زۆر باش. داڕەوان پێشەوەی بچمە سەر تەواوی تیر و پشەکە و ئەنجامەکانی تەوان ئەمە بۆ بینەرانی ئەزیزیش داڕەوان حەمەیەکێکە لەو ئەزیزانی لەو گەنجانەی کە لە ساڵانی ڕابردوو لە سەرەتای دەرەوە یاریگاوە ئێمە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و مناقەشاتمان هەبووە لەسەر کەسایەتێک و لەسەر یاری دواتر داڕەوان هاتە نێو ئەم بوارە کە من شانازی پێواکەم کە ئەو کاتیش بینەرێکی تایبەتی بەرنمەکە بووە. داڕەوان حەزەکەم یەکەم کۆمێندەوە بێ گواردیۆلا لەو کاتە و لە ئێستاە چی لای داڕەوان گۆڕیوە و چی بە داڕەوان بەخشیوە یاخودەوە تا گەیشتۆتە کوێی ڕایەنەران هەر لەسەر قسەکانی خۆت پێداگیری دواتر چمە سەر چامپیۆنز لیگ. سەرتا دەمێ باس لەوە بکەم بە دڵنیاییەوە بەرنامەی دەرەوە یاریگایەکێک بلەو بەرنامانە کە من لە وەکو بڵێ لە سەرای هاتنە نێو دنیا وەرشمەوە بینەرێکی تەواوی بەرنامە بووم سەرجەم بەرنامەکانی سیر دەکرد و ئێستا زۆر خۆشحاڵم وەکو میوانێک لەم بەرنامەیە بەشدارم وەکو بڵێ جێی شانازیشمە و جێی شانازی هەموو گەنج و لایەشە زۆر کەسی گەورەترین بەرنامەیە وەکو بڵێ لەسەر تیڤیەوە بەدڵنیاوش ینی زۆر کەسەیە لەم بەرنامەوە بەرەو پێشوە زۆر زیاتریش و دەمێ باس لە تەوەری دۆمیش کەم کە باز لەوەی دەکەی گواردیۆلا چی وەکو لە چی پێشکەش کردووە. گواردیۆلا بە بڕای من یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە داهێنانی کردووە لە تۆپ پێ ئەویش ئەوەیە کە وای کرد کە بینەر چێژ لە یاریەکان وەرگێت و زیاتر وەکوڵی متعال لە یاریەکان وەگرێت بە شێوازێکە تەنها ئەنجام نەبێ. ڕاستە ئەوە لەسەر کۆکن کە ئەنجام یاریەکان زۆر گرنگە بۆ هەموو تیپێک و سەرجەم تیپەکان و سەرجەم سەرۆکیانەکانیش ئەنجام لایەن گریکە. بەڵام گواردیۆلا لەگەڵ ئەوەش لەگەڵ هاتنە نێو دنیای ڕاهێنەرایەتی و کارکردنی لەگەڵ بە تایبەتیش بارسەلۆنا دەتوانم بڵێم کارێکی زۆر باشی کرد لە تۆپی پێ دەتوانم بڵێم لە نازناوەکان. ئەوەی ئێستا لە مانچستەر سیتی ئەنجام دەدات پرۆژەیەکە. ئەو پرۆژەیەش دەتوانم بڵێم بە بردننی چامپیۆنز لیگ کۆتایی دێ. ئەم ساڵیش هەموو هەوڵێکی بۆ بردننی چامپیۆنز لیگە وەکو لە دوای لێدوانیش باس کرد دەمانێت چامپیۆنز لیگ بکەینە دیارەک بۆ هاندەران و بە تایبەتش یاریزان ئەگوێ ڕۆیانیەمانە. توانم پێمان بڵێم پرۆژەی مانچستەر سیتی و گواردیۆلا لەم ساڵدا کۆتاییهێنانیان با بردننی چامپیۆنز لیگە. زۆر باشە کەوابێ داڕەوان لەسەر قسەی خۆی سوورە هەر هەمان بۆ چوونی هەیە. ئەوەشی کە باست کرد من زۆر لامە بەست بوو کە باس لەوە بگرێت کە ئامانجی ئەمساڵی مانچستەر سیتی لەگەڵ ئەرکە بەرداوامەکەی گواردیۆلایە کە چوارەم وەرزی کارکردنیەتی لەگەڵ مانچستەر سیتی بە دڵنیاییەوە بردنەوەی ناسناوی چامپیۆنز لیگە. داڕەوان دەچمە سەر تیر و پشکەکە بە بڕوای تۆ ئەنجامی ئەم ڕاکێشانی ئەم تیر و پشکە تا چەند دادپەروەرانە بوو کە بە لێدوانێکی نێتڤیدێتە یەمەلاو بۆی نێتڤید باسی لەوە کرد کە ئەم تیر و پشکە زۆر بێڕەحمانە ئەنجامەکەی شکایەوە بەوەی کە
سەرجەم یاریەکان و سەرجەم قۆناغەکان بۆ زۆرێک لایەنەکان بە بەهێزیەتە بەردەم. خۆی ئەمە لە فۆک بڵێ لە فەیسبوک خۆشم بڵام کردو لە پەیجەکەم باسنەوە کرد کە ئەم تیری پشکە وەکو بڵێ ڕەحمێکی بایانەی پاریس سەن ژەرمان و ئەتلێتیکۆ مەدرید کرد. ڕاستە لایپزیگ و ئەتلانتا دوو تیپی زۆر زۆر ترسێنەرن لە وەرزی ئەم ساڵ، بەڵام وەکو کوردی گوتنی 2-6 بۆ ئەو دوو تیپە هاتووە بەوەی کە ڕێگایەکی ئاسانیان هەیە بتوانن لە یاریەکانیان بەرامبەر ئەتلانتا و لایپزیگ بگەنە یاری کۆتایی کە خەونی چەندین ساڵیانە لەگەڵ بارسلۆنە و ڕیال مەدرید و یۆڤانتوس و چەندین تیپی تر شکستیان هێناوە. بەتایبەت ڕێگایەکەی تریش وەکو بڵێ ڕێگای ئەو تیپانەیە کە هەوڵی تەواو دەدەن بۆ چامپیۆنز لیگ بۆی کە خۆیان بسەلمێنن خۆیان ئەم ساڵ باشترین تیپی ئەوروپان. بەڵام ئەوەی کە لێرە سەرنجە یعنی ئەوەی کە دەبێ باز بکرێم ئەم ساڵ ئەوەی بەهۆی ئەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا هات و وەکو بڵێ باردۆخەکەی تەواو تێکدا ئێستا چامپیۆنز لیگ بۆتە وەکو بڵێ پاڵەوانتێکی مۆندیالێکی بچووک، یعنی هەر یانەیەک 90 خولەک بتوانێت ئاستێکی بەرز پێشکە توانای جەستەیەکی باشە بێت تیپێکی باشیە بێ دەتوانێت لەو 90 خولەکە بچێتە قۆناغی دااتوو. یعنی ئێستا ینی خوێندنەوە بۆ یاریەکان چامپیۆنز لیگ وەکو پێشتر نییە تۆ حیسابی وەکو بڵێ یاریچوونت دەکرد یاریگەڕانەوەشت دەکرد یعنی 180 خولێک، بەڵام ئێستا هەم لە دەرەوە یاریگای خۆت یاری ئەنجام دەدەیت و هەمیش 90 خولەکە جگە لەوەش سەرجەم یارینەکان توانای جەستایی پێشویان نەماوە ئەو یانانێک کە ئامادەن ئێستا یاری دەکەن. ینی بۆ نمونە ئێستاگە بایرن سیرکەن تیپێکی زۆر زۆر باش بوو لە دوای کۆڕۆناکە گەڕایەوە توانی لە بۆندزلیگاش کۆتایی پێبێن و نازناوەکە بە، بەڵام ئێستا ئەو تیپە دانیشتووە تا قۆناغی تا مانگی هەشت کە یاریەکان ئەنجام دەدەن. یعنی ئەمە دەتوانن زەبرێکی زۆر بە بایرن دەکەوێت کە تیپەکە خاویەکی پێدا دەبێت، بۆیە خوێندنەوە بۆ یاریەکان زۆر زەحمەتە لە ئێستاوە تا دەگاتە ئەو کاتێک کە یاریەکان ئەنجام دێت، بەڵام بە شێوازێکی گشتی لەگەڵەوە کۆکین ڕێگایەک ئاسانە و ڕێگایەکیش دەتوانن بڵێن ئاسانترە بۆ تیپەکان. باش داڕان ئەگەر بە دیوێکی ترلێکی بینەوانێ تا چەند پێ دوایە ئەزمون کاریگەریە بێ لەم شێوازی کۆتایی پێێنانەی چامپیۆنز لیگ لە کاتێکە یعنی گواردیۆلا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی ئەمڕۆ پێشیارەکان بەرامبەر بە برایتۆن باسی لەوە کرد ڕاستە یاری چوونمان بەرامبەر ڕیال مەدرید بردوێتەوە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵی لە نێو سانتیاگۆیە، بەڵام ڕیال مەدرید پادشای چامپیۆنز لیگە توانای قەرەبووکردنەوەی ئەنجامی هەیە. بۆچی هێندە لە ئەزمون دەترسن لە چامپیۆنز لیگە؟ ینی سەرجەم تیپەکان کە کاتێک ڕوبەڕوو یەک دەبنەوە کاتێک بەریانەیەکی خاوەن دەستکەوتەکەون لە چامپیۆنز لیگا ڕاستە خۆ باسی ئەزمونەکەن، ئایا هێندە کاریگەریە یاخودەم قۆناغە جیاوازی دروستەکان لە ئەزمونە؟ کاک محەممەد بەدڵنیایەوە پێم وایە ئەوەی ئێستا ئەو شێوازە زیاتر پێویستی بە حەزەرە زیاتر پێویستی بەوەی کە بە وردی یاریەکان ئەنجام دێ بۆ ئەم باس لەوە ناکەم کە ماستەرستی ئەو سێ یاریەکە ماوە لە قۆناغ 16 کە یاریە یەکەم ئەنجام درراوە دەتوان بڵێن چەند ئەنجامێک دەتوانی لێکۆڵنەوەی لەسەر بکەی و لێکدانەوەی بۆ بکەی و ئەنجام بدێ، بەڵام باز لە قۆناغەکانی داهاتوو دەکەم کە ئەزمون زۆر گرنگە لێرە بۆ چکە تۆ ئەگەر دوو یاریبی دەتوانی قەرەبووی ئەو هەڵەیە بکەی و کە لە یاریکەم ئەنجامی دەدەیت یاخود تووشت دەبێت یاخود باردۆخەکە بەدڵی تۆ نابێت دەتوانی لە یاری دوم زۆر زار قەرەبووی بکەوە ئەوشمان بینیوە لە ساڵەکانی ڕاورد، بەڵام ئەوەی ئێستا 90 خولەکە تۆ دەبێت لەو 90 خولەکە هیچ هەڵەیەک ئەنجام نەدەیت چونکە هەر هەڵەیەک دەبێتە هۆی تو دەربکری لە پاڵەوانتێکە یعنی هیچ قەرەبووکردنەوەیک نییە، بۆیە بە دڵنیاییەوە لەگەڵتم ئەزمون کاریگەری خۆی تەواو دەبێت یعنی جگەل لەوەیش کە تۆ دەبێت تیپەکەت ئامادە بێ چونکە ئەگەر بازمون بێ ڕەنگە ئێستا بارسلۆنە یەکێک بێ لە پاڵێوراوەکان بۆ یاری کۆتایی، بەڵام ئەگەر سەیری پێکاتەکە بکە یاریەکانی ئەو دوایانەی ئەنجامیدا لە لالیگا هیچ شتێک نامان بەستیتەوە بۆی کە پاڵێورا بێت بۆیە لێرەدا هەردوو فاکتەر زۆر زۆر گرنگە هەم ئەزمون و هەمیش تیپێکی ئامادەکراوە. باش پرسیارێک دەکەم سەبارەت هەر بە چامپیۆنز لیگ، بەڵام ئەمایان تۆزە تایبەتمەندی تێکەوێت بە حکمەوەی کە خۆشت باس لەوە کردێش تا زۆ بۆی کێمە باس لە یاریەکان بکەین لە بەرەوەی تیپەکان یاریتریان لە بەردەما ماوە و ماوەیەکی زۆرێ ئامادەبوون یاریزانەکان ڕۆڵیانە بێ کە بێگومان بۆ بینەرانیش ڕوون بێ کە
ئەم تیرروپشەکە بەو شێوەیە کرا کە سەررجەم تیپەکانی قۆناغی شانزایەرەکانی گەڕانەوە لە نێو یاریگای خۆیانەکەن لەوانە بەرشۆن و ناپۆلی لە کامن و مانچەستەر سیتی و ڕیال مەدرید لە یاریگای ئیتیحاد هەروەها یۆڤانتۆس و لیۆن لە نێو یاریگای یوڤی وەروە بایرن و چێلسی لە نێو یاریگای بایرن دواتریش براوەی یۆڤانتۆس و لیۆن کە ئەمە خۆی لە خۆیدا یۆڤانتۆس بۆیەوە یاریچوونی دۆڕانوە ئەرکێکی زەحمەتی لە بەردەمە بۆی کە قەرەبووی ئەنجامەکە بکات و دواتریش بەرامبەر بە ڕیال مەدرید و مانچەستەر سیتی یاریەکە کردووشان ئەزمونێکی تاوانەیە لە چامپیۆنز لیگ بێگومان براوی بایرن و چێلسیش بەر براوی بایرن و ناپۆلی دەکەوت و دواتریش براوەکان لە نیوەی کۆتای ئەمانە بەریەک دەکەون داروان ساری لە یەکەم کاریکار ڕایەنەرایەتی لە یۆڤانتۆس و کریستیانۆ ڕۆناڵدۆ لەم تیپەیە یعنی یۆڤانتۆس وەرزی ڕابردوو لەگەڵ ئەلیگری پاڵەوانی خولی ئیتالی بووە بە ئاستێکی زۆر باشەوانێ لە چامپیۆنز لیگ لە چارێکی کۆتایی دەرکرا ڕاستە ڕۆناڵدۆشی پێبوو بەڵام هەم لە هێنانی ڕۆناڵدۆیان نەگەیشت بە چامپیۆنز لیگ هەمیش لەگەڵ ئەلیگریە ئەم بە خولی ئیتالی ڕازی نییە نازناوی چامپیۆنز لیگی نەبردەوە لە بەرەو گۆڕانکاری لە ئاسی ڕایانە کرد بە هێنانی ساری و هێشتنەوەی ڕۆناڵدۆش لە تیپەکەیە و وەرگرتنی تەواوی سەلاحیەت سەرنجی یۆڤانتۆس چۆنە لەسەر چامپیۆنز لیگ بە بۆچوونی تۆ لە وەرزی ئەم ساڵ و لەگەڵ ئەم شێوازی کۆتایی پێێنانەی پاڵەوانێتێکە خۆی ئەگەر باسی یۆڤانتۆس بکەیت دەبێ وەکو بڵێ سەرەتای وەرز و هاتنی ساری و شێواز یاریکردن دەبێ هەمووی وەکو بڵێ بەوردی باسی بکەین بەڵام ئەگە بە شێوازش گشتی باز لەوەی بکەین تۆ کە ساری هات بۆ ببێت بەڕاهێنەری یۆڤانتۆس ئەو عقلیەتی ساری کە یاری پێ دەکات لەگەڵ ئالیگری کە یاری پێ دەکرد لە یۆڤانتۆس تقریبان زۆر لێک جیاوازن گۆڕانکاری لەم پێکاتەوە لە گۆڕانکاری لەو شێواز یاریکردنە پێم وان نییە ساڵێک بەس بێت بۆ یەکەوەی ئێستا ساری ئەنجام دەدات بەو کۆمەڵە یاریزانە دەتوانم بڵێم یاریزانەکان یاریزانی ئازبەرزن بەڵام ئەو کوالیتی یاریزانە نییە کە دەتوان بڵێن تەواو ئەو بیر و ئەو تاکتیکەی ساری جێبەجێکەن ئەگە سیرکە کە ساری چوە چێلسی سیرکە گۆڕانکارش تەواوی بە پێکاتەی یانەکەیەنە بەڵام لەگەڵ خۆیدا وەکو بڵێ داینەمۆی تیپەکەی برد ئەویش جۆرجینۆ بوو کە لە ناپۆلی لەگەڵ خۆی برد ینی ئەمە پێمان دەڵێ ساری دەبێت کۆمەڵێک تایبەتمەندی و کۆمەڵێک یاریزانی هەبێت کە ئەو ئەقلێتەوە ئەو بیرکردنەوەی هەیەی جێبەجێ بکە ینی یۆڤانتۆس بینیمان لەگالی گریکی تیپێک بوو کە بەرگری دەکرد لە هێرشی پێچوانەیە ئەنجام دەدا و گۆڵی دەکرد و یاریەکانی دەبردەوە 2-1 1-1 کێشەی نەبوو خولی ئیتالیش ئەم شێوازە یاریکردنی دێ بەڵام ئەگە سیرکەی لەگە ساری وان نییە ساری بە شێوازە یاری دەکە زۆر جار هەیە تیپێکی وەکو میلان کە کۆمەڵێک گەنج و لاو بەیەکەوە یاری دەکەن لە تیپێکی ڕووخاوە بەڵام توانیان ڕێمۆنتادا بکەن بە چەندین خولەک بە چەند خولەکێک سەرکەون بەسەر یۆڤانتۆس بۆیە پێمان دەڵێ ئەو یاریزانانەی کە جگە لەوەی تەمەنیشیان بەرزە ناتوانن هەمان ئەو پلان و ئەو تاکتیکەی ساری جێبەجێ بکەن بۆیە پێم وایە دەتوانین بڵێن یۆڤانتۆس هێشتا ئامادە نییە بۆی کە چامپیۆنز لیگ بەدەست بێنێت بەڵام هەوڵی تەواوی ئەو تیپە بردننی چامپیۆنز لیگە دڵنیام ئەگەر ئەم ساڵش نەیبە کۆمەڵە یاریزانی تر دەگوازێتەوە و ساریش پێم وایە بەردەوام دەبێت خولی ئیتالی ئەگەر بەدەست بێنێت زۆر باشە هەر هەمان پرسیار بۆ گواردیۆلا کە چوارەم وەرزی کارکردنیەتی لە مانچەستەر سیتی مانچەستەر سیتیش ینی لەوە دەچێت ڕۆژی دووشەمە بڕیاری یەکلاکەرەوە بیرێ لەبارەی ئامادەبوون یان نەبوونی لە چامپیۆنز لیگەکانی وەرزی داهاتووە بۆی پێشتر کە سزا درابوو بەڵام بێگومان بردننی نازناوی چامپیۆنز لیگ هۆکارێکی زۆر بەهێز دەبێت بۆی کە مانچەستەر سیتی لەم سزایە بێبەش بکرێ بۆی کە لێ ببوورێ و بەشداری چامپیۆنز لیگ بکاتەوە دەرفەتەکان بۆ مانچەستەر سیتی بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بەبوون و نەبوون ئەگەر نەبێ بە پاڵەوان واتای چییە بۆ مانچەستەر سیتی و تا چەند دەرفەتی بوون بە پاڵەوانیش ڕادەبینی لەم تیپە خۆی بردننی چامپیۆنز لیگ لەم وەرزە تقریبان دەتوانین بڵێن قورسە بۆ مانچەستەر سیتی ئەو ڕێگایە کە هاتۆتە ڕێی دەبێ تیپێکی ئامادەکرا و وەکوڵێ یاریەک جەنگانێک یاری بکات کە چەند ساڵی ڕابردوو کە بۆی ڕەخساوە نەیبردووە ئەم ساڵ قورسترە یعنی دەبێت زۆر توانێت باشتر پێشکەشپێ لەو ساڵانی ڕابردوو اینجا نازنەوەکەت بەوەی بوونی بایرن و بارسلۆنە و یۆڤانتۆس لە ڕێگاکەی
بەڵام ئەوەی کە ئەگەر مانچستەر نازناوەکەنەوە ئایا گواردیۆلا بەردەوام دەبیان چی پێم وانە گواردیۆلاوە بە ئاسانی دەستبەرداری مانچستەر سیتی بێ بۆ چونکە مانچستەر سیتی دەتوانم بڵێم پرۆژەیەکی باشە بۆ مانچستەر سیتی بۆ گواردیۆلا بۆ چونکە گواردیۆلا ئەوەی ڕوون بۆ تۆ لای هەمومان کە کۆمەڵێک یاریزانی پێویستە کە ئەو تاکتیک و پلانەی جێبەجێ بکەن کە دەتوانم بڵێم کولفەی خەرجێکی زۆری دەوێت لە سەریانەکە بۆیە پێم وانە گواردیۆلا تیپێک هەڵبژێرێت یاخود تیپێک بەجێ بێڵێت کە توانێت ئەوەی هەبێت ئەو یاریزانانی پێویستێتی بۆی بکرێت پێم وایە گواردیۆلا لەگەڵ پرۆژەکە بەردەوام دەبێت بەڵام ئەوەی کە ئێستا دەتوانم بڵێن دەرفەتە لە بۆ مانچستەر سیتی و کە ئەنجامدا ئەوی یەکلابوونەوەی خولە ئێستا وەکو بڵێ ئەو بیرەی لە خولی هەیبوو یەکلا بووە ئێستا تەنها بیر لە پلەی دووەم دەکاتەوە کە ئەگەر هەڵە نەبوون 4 خاڵێتتر بەدەست بێنێ پلەی دوم بسۆگەر دەکات لەو کاتا ئەو تیپە ئامادە دەبێت بۆی کە چامپیۆنز لیگ بە هیچ زەختێکی تری لەسەر نییە ئەو تیپە پێم وایە ئەم ساڵ دەرفەتێکی باشە بۆی کە مانچستەر سیتی نازناوەکە بەدەست بێنێت ئەگەر نەبوو بە پاڵ دووبارەی ئەنی ئەوەی باز دەکەمەوە کە ئەو ڕێگایە ئەگە ئەو ڕێگ کاک محەممەد بڵێ ئەگەر نەبوو بە پاڵەوان پێم وانە کۆتایی بە پرۆژەکە بێت چونکە گواردیۆلا وا بە ئاسانی مانچستەر سیتی جێناڵێت باش من زۆر مەبەستم بۆ مەڵامم بیتەوە پرۆژە هیچ فرقەیەک لە ئینگلتەرا هێندەی لیڤەرپوڵ وێران بوو ئەمە پرسیارە لێت یەکەم بەدڵنیایەوە ئەگە سەیریشکەیت دوای چەند ساڵ نازناوەکانی بەدەستێنە بۆیە تۆ دەبێت ئاخر من مەبەستم لەوەیە هیچ فرقەیەک بەردەوام بێت ساڵ هیچ فرقەیەک بەقەی لیڤەرپوڵ لە ئینگلتەرا وێران بوو جگە لە مانچستەر دی دوای فرکسۆ من باز لەوە ناکەم بەڵام وەکو وێرانی و تامەزرۆیی هیچ فرقەیەک بەقەدەر لیڤەرپوڵ وێران بوو خۆی لە ئینگلتەرا من پێم وانە هیچ بەڵێ دەنگی کاکە داراوان لامان نەماوە چاوەڕێ دەکەین تا بگەڕێتەوە لامان بێگومان ئێمە باس لە کار و پرۆژەیەک دەکەین کە بێگومان ئەوەی کە داراوانیش باسی کرد گواردیۆلا خۆشی لە کۆنگرە ڕۆژان نووسێتەکەدا باسی لەوە کرد کە بە ئامانجەوە هاتۆتە مانچستەر سیتی پرۆژەیەکی گەورەی بنیادناوە لەوەی لە مانچستەر سیتی تیپێکی بەهێز و تۆکمە بۆ ئەمیانەیە دروست بکات لە هەوڵدانی بەردەوامە لەوە بەردەوامە کە واتە دەیەوێت بەرداوانیاڵێ لە هەموو بارودۆخەکانە من لە مانچستەر سیتی هەر بەردەوامە بمو دەمێنمەوانێ بۆ کارەوەی گواردیۆلا لە مانچستەر سیتی هەمووان لێ ڕازین سەرۆکایەتیانەکە کارژێڕیانەکە هاندەران بە تەواوی لێ ڕازین یاریزانەکانی زۆر دڵخۆشن لەگەڵ گواردیۆلا ستایشێکی زۆریان دەکرێت لە لانە و ڕانەرە بە هەمان شێوەش گواردیۆلا ڕۆڵێکی زۆری هەبووە لە پەرەپێدانی یاریزانەکان بەڵام ئەوەی لە کۆتایەوە سێتەوە لە تۆپیا ئەنجامەکانە داراوان دێمەوە لات بەوەی کە من هەر ئەوەندە پرسیارەکەم بەو شێوەیە ئایا لە ئینگلتەرا هیچ فرقەیەک هێندەی لیڤەرپوڵ نغڕۆ بوو جگە لە مانچستەر دی دوای فێرگسۆن بە ئایا نەخێر وەڵامم بیتەوە پێم وانە لیڤەرپوڵ بەو شێ خراپ بوو بێ کە ئێستا تۆ باسی دەکەین نا لیڤەرپوڵ تیپێک بوو هەردەم بە ڕکابەر بوو بۆی باش بێت بەڵام دەست بەکاربوونی تیپێک بوو کە پێویستی بەڕاهێنەرێک بوو دووبارە کۆی بکاتەوە دەست بەکاربوونی گواردیۆلا لە مانچستەر سیتی لەگەڵ دەست بەکاربوونی کلۆب لەگەڵ لە لیڤەرپوڵ وەکو یەک وا بوو لە چ ڕوویەکەوە مەبەستە لە چ لە ڕووی بوونی یاریزان ناسناو چۆن لە ڕووی بوونی یاریزان لە ڕووی بوونی دەستکەوت و ئەگەری بوون بە پاڵەوان بەدڵنیاییەوە ئەوەی کە مانچستەر سیتی لە ئەوەکو بڵێ ئەوەی گواردیۆلا لە مانچستەر سیتی کردووە شتێکی زۆر گەورەیە پێم وایە مانچستەر سیتیەکی بچووک دەتوانین بە ڕاستە خولی ئینگلیزی بردووە بەڵام ئەو مانچستەر سیتی زلهێزە نەبوو پێش گواردیۆلا ئەگەر باسەکە لە بەراوردکردن بێ مانچستەر سیتیش بوو کە تەنها خولی بردووە وەکو لیستەر سیتی کە بردی
بەڵام ماشترستی ئێستا ئەو ماشترسن نییە کە تەناخول بێ یانێکی زولێزی ئینگلتەرا دەتوانم بڵم لە چامپیۆنز لیگیش پێگەی خۆی کۆکرد بەڵام لیڤەرپول خاوەن ئەزمون بوو خاوەن مێژوو بوو خاوەن زۆر دوای مانچستەر یونایتد خاوەن زۆرترین نازناوی پریمەر لیگ بوو وایە یعنی لیڤەرپول ئاسانتر بوو بۆ ئەوەی کە ببێتە ئەو تیپە تۆقێنەرەی کە ئێستا هەیە بە بەراورد لەگەڵ مانچستەر سیتیەکی بچووک کە دەتوانم بڵێم تیپێکی وانە بوو کە ئەوەی ئێستا هەیە داروان من باسم لە دەست بەکاربوونی گواردیۆلا و کلۆپ کرد بەڵام بۆ زانیاری بینەرانیش مانچستەر سیتی لە پێش گواردیۆلاشەوە لە 4 ساڵی ڕابردوویە 2 جار نازناوی پرێمەر لیگی بردبەوە لەگەڵ پیلگرینی گەشتە بۆ چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ کە گواردیۆلا بە 3 ساڵی کارکردنی ئەمساڵ 4م ساڵێتی تاوەکو ئێستا هەمان ئەنجامی پیلگرینی دووبارە نەکردوەوە تاکە دەستکەوتێکی تۆمارکردنی خاڵی 100 بووە لە پرێمەر لیگا کامە تاکە ئینجازی گواردیۆلایە کە جیاواز بوو بێ لەو ئینجازانی تری کە بۆ مانچستەر سیتی هاتوون بەڵام ئەو پرۆژەی کە ئێوە باسیەکەن لە بوونی گواردیۆلا لە مانچستەر سیتی کلۆپ لە خیلالی چەند ساڵە لە خیلالی ئەو نە ساڵی کارکردنی گواردیۆلا لیڤەری گەیاندە یاری کۆتایی یۆرۆلیگ لیڤەری گەیاندە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لیڤەری شاد کرد بە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ لیڤەری شاد کرد بە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ لە کاتێکدا کوالیتی یاریزانەکانی کلۆپ و گواردیۆلا با من تەواوی کەم لە کاتێکدا کوالیتی یاریزانەکانی کلۆپ و گواردیۆلا زۆر جیاوازیانە بوو بژاردەکانی کلۆپ بۆ ڕێخستنی تیمەکەی دیاریکراو بوون لە کاتێکا بژاردەکانی بەردەم گواردیۆلا زۆر بوون بۆ دیاریکردنی پێگاتەکەی ئێستا یعنی بۆچی ئەگەر مانچستەر سیتی چامپیۆنز لیگ نەبا لە وەرزی ئەم ساڵە هێشتا گواردیۆلا هەر سەرکەوتووە لە مانچستەر سیتی ئەمە ئامانجی ئەمە مەبەستی من بوو لە پرسیارەکەم ئەو بەراوردکاری کە کردم خۆی ئەوەی باست کرد زۆر تەواوە لیڤەرپول لەگەڵ کلۆپ لیڤەرپولێکی جیاواز بوو هەموو شتێکی کرد دەتوانین بڵێن لیڤەرپولێک بوو لە کۆمەڵە یاریزانی کوالێتی مامناوەند بووە ئەستێرە یعنی هەتا ئەو هێرشبەرانی کە لە هێلی پێشەوەشن لە هێرشبەرە هەرە بەناوبانگ و گرانبەهاکان نین من لەگەڵەوە 100% لەگەڵتم بەڵام من ئێستاش پێت دەڵێمەوە تۆ ئەگەر بتەوێت تیپێک بغێنە لووتکە لیڤەرپول ئاسانترە بۆی کە مانچستەر سیتی بگەێنێ لووتکە مێژوو پێمان دەڵێت کە ئەو تیپێکی گەورەیە لە ئینگلتەرا بە بەراوردکردنی یاریزانەکانیش مانچستەر سیتی ئەو کۆمەڵە یاریزانێک کە کۆی کردوتەوە سەرجەمیان ئەو یاریزانانە کە کراون ئێستا دووهێن نرخی خۆیان دەکەن جگە لەوەش سەرجەمیان بە شێوازێک یاری دەکەن کە دەتوانم زۆر ئاسان لەگەڵ تیپێشترادێن ئەوە لە ڕووی کوالەتی یاریزانەکان وەکو بەراورد بەڵام ئەوەی کە گواردیۆلا کردوێتی دەتوانم بڵێم ئەو دوو نازناوی کە لە پریمەر لیگ بردوێتی بە شێوازێک بردوێتی جگە لە دیبرۆن چی یاریزانێکی مانچستەر سیتی لە ئێستادا لە نرخی خۆی زیاترەکە لیرۆسانی ئێستا یەک ئەگەر ئەو باردۆخی کۆڕۆنا نەبایە دەتوانم بڵێم زیاتر 150 میلیۆنیشی دەکرد بەڵام ئێستا لیرۆسانیش بە زەرەر نرخیان سەرجەم یاریزانەکان دەکا بەڵێ لیرۆسانیش بە زەرەر فرۆشە من ئەمێ بمگەینیتە واقعەک گواردیۆلا ئەم ساڵ چامپیۆنز لیگ نەبا بۆ مانچستەر سیتی چ واتایەکییە بە دڵنیایی مانچستەر سیتی ئەوەی ئامانجیتی بردننی چامپیۆنز لیگە بەڵام گواردیۆلا تاکە ڕاهێنەرە کە پرۆژەکەی بەردەوام بێت پێم وانە هیچ تیپێک ئێستا گەر گواردیۆلا واز دەت ئەرکی ڕاهێنەراتی مانچستەر سیتی بێنێ داوای گواردیۆلا نەکە ئێستا بۆ نمونە ئەگەر بینە پێشتا خۆمان نمونەیەک دروستکەین گواردیۆلا واز دە مانچستەر سیتی چەند تیپ ئێستا گرێبەست پێشکەش بە گواردیۆلا دەکەن بۆ چکە ئەو ڕاهێنەرە خاوەن فکرەیە خاوەن پلانە خاوەن تەکتیکە من حەز ناکەم ئەو قالبەی کە بەراوردی نێوان کلۆپ و گواردیۆلا بکەم پێت دەڵم گواردیۆلا کلۆپ ئێستا باشترین ڕاهێنەری جیهانەوە یەکلا بۆتەوە بۆ چووکە تیپەکەی تەوا هەموو شتێکی پێشکەش کردووە بەڵێ ئێستا بە بەسیترین شێوە تیپەکان حلولی پلانی یاریکردنی تیکی تاکە دۆزنەوانێ بۆی کە زەفەریان پێبرن بینیمانە چەند ساڵە بەرشەلۆنە نغڕۆی پلانی بەرگریکردنە بێ خۆشی گواردیۆلا تا ئێستا بە پلانی دژە یاریکردنی خۆی تا ئێستا نەیتوانێت گرێکوێرەکەی بدۆزێتەوانێ ینی ئەم پلانە بۆ سەردەمێک بوو ئینجازی پیاوە بەڵام ئێستا سەردەمێکی نوێ
بەڵام ئەگەر سیرکە ئێستا گواردیۆلاش گۆڕانکاری لە پلانتا خۆ من حەزم دەکرد لە ستۆدیۆ بەیەکەوە بان چکە ئێستا دەنگەکان زۆر تقریبان چەند سانیەشی جیاوازە دەبێ من بۆسم تا تۆ قسە دەکەیت تا من جواب بدەمەوە تۆزێک کێشەم بۆ دووزەکە بەڵام ئەوەی کە من دەبێت پێت بڵێم ئێستاش مانچستەر سیتی ئەوەی ئێستا گواردیۆلا گۆڕانکاری زۆر لە پلان و تەکتیک خۆی کردووە ئەوەی ئەم ساڵیش بینیمان ئەوەی بەرامبەر ریال مەدریدیش بینیمان لە سانتیاگۆ ئەنجامیدا فێڵێکی تاکتیکی بوو زۆر باشیش سەرکەوت بەسەر ریال مەدرید ئێستاش گواردیۆلا تەواو گۆڕانکاری لە پێکاتێک کردووە بەڵام قورسە تۆ ڕایەنەرێک بی ئەو پلان و تاکتیکە لە خولێک جێبەجێ بکەیت کە زۆر زەحمەت وەکو بڵێ لە هیچ تیپێک بوونی هەبێ ئەگەر سەیری ئارسناڵکەی ئەو پلانێک جێبەجێ کرد بەڵام نەخ بۆ شێوە نەبوو کە مانچستەر سیتی ئەنجامیدا کە هەموو تیپەکان وەکو بڵێ دەستەوەستان وەستان ئەگەر سەیری کەی کاتێکە خولی برد زۆر باشە بێگومان کۆتاشت کە لەسەرەمەوە مەوێ بیڵێم بە لای هەمووان جاشکرا بێ بۆ داڕەوانیش گواردیۆلا کاتێکاتە مانچستەر سیتی وەرزی ڕابردووتری لیستەر سیتی بوو بۆ پاڵەوان کۆنتی هاتە سەر چێلسیە کە چەندین کێشەیتیا بوو بەڵام توانی ئەو ساڵە پرێمەرلیگ بەرێواتە گواردیۆلا کە هاو بوو بە ڕانەر لە پرێمەرلیگا یانەکان ئەمە یعنی ڕاستیەکە لەسەر گواردیۆلا ژیانەکان هێندە هێز و قوتیان نەما بوو وەرزی ڕابردووتری لیستەر سیتی بوو بۆ پاڵەوان لەبوونی گواردیۆلایە کۆنتی بە چێلسیەوە زەفەری پێنا بوو بە پاڵەوان دواتر گواردیۆلا گەیشت بە بوون بە پاڵەوانی ئینگلتەرا باش باسەکە لەسەر چامپیۆنز لیگ دەوەستێنم لەبەری باسێکی زۆرمان لەسەری کرد باز لە کۆتاییاتنی خولە ئەوروپیەکانەکەم خولی لیگەی ئیسپانی کە نزیکە لەوەی تاو یەکلا بێتەوە هەروە خولی پرێمەرلیگی ئینگلیزی ئەنجامەکان یەکلا بوون هەروە خولی ئیتالیش کە ڕکابەری نێوانی یۆڤانتۆس و لازیۆ بە ڕێژەیەکی باش لێک دوور کەوتنەوەنێ پرسێگەیە لەسەرەوەی کە دەوترێت لە ئیتالیا ڕکابەری ڕاستەقینە بۆ یۆڤانتۆس نییە ینی دەبینین ئینتەرمیلان و هەموو گۆڕانکاریەی کرد ئەو ئەنجامەکانێتی لە خولی ئیتالیانی خاڵی وا بە هەدەرەیە کە خۆی بە زۆری زۆرداری خۆی لە ڕکابەرەکان دوورەخاتەوە لازیۆ لە سێ یاری بەرامبەری یۆڤانتۆسا 2 یاری سەرکەوتنی بەسەردا تۆمار کرد دەرفەتی ڕکابەریکردنی هاتە بەردەم بەڵام نەیتوانی درێژەی پێبدات بە تایبەتی دوای ڤایرۆسی کۆڕۆنا ئەنجامەکانی زۆر خراپ بوون ئەوەی لە خولی ئیتالیا گوزەرێ پێ دوایە چی ئایا بۆ یۆڤانتۆس هەر بە پاڵەوانە لە کاتێکا باست لەوە کرد باست لە میلان کرد لە سەرکەوتنەکەی هەستم کرد تۆزە کەمە کردوانێ بەس میلان لەم دویارێ ڕابردوو لە یەکەم و دووەمی خولی ئیتالیشی بردەوە بەس حەزم کرد بەس کۆتایی بەسەر باسی مانچستەر سیتی بێنم ئەوە لێگلا بۆتەوە بردننی خۆل لای من با بڕوای من وە زۆربەی چاودرانش پێیان بردننی خۆل قورسترە لە چامپیۆنز لیگ ئەوە نازانم ئەوە بڕواایەکە بۆم دروست بۆ خۆش دەزانیت چکە تو لە بردننی خۆل دەبێت چەندین یاری لەسەر ئاستی بەرز پێشکەش بەڵام بۆ تیپەکان چامپیۆنز بە شێوازێکی تەکتیکی ببێەوە خولەکە بۆ تیپەکان دنیاەوە چامپیۆنز لیگ گرنگترە بەڵام بردننی خۆل قورسترە وایە تەواوە بابینە سەر کالچۆ بە دڵنیایەوە ئەوەی کە لە کالچۆ ڕوودەدا سریایی ڕوودا من لە میلان کەم ناکەمەوە میلان دوای کۆڕۆنا کە گەڕایەوە میلانێکی جیاوازە ینی دەتوانم هەتا خۆم کە سەیری یاریەکانم کرد پێم وایە میلان ئەگەر ڕاهێنەرێکی بازبوون بتوانێ ڕاهێنەرێکی هاوشەوەی کارلۆنشلۆتی بتوانێت ئەو تیپە ڕێک بخاتەوە پلانێک جێبەجێ بکە کۆمەڵە یاریزانی لاهەیە خاوەن وەکو بڵێ پێکاتێکی زۆر باشە دەتوانێت ڕکابەریش بکە ئەگەر بە کۆمەڵێک هێنانی یاریزان بەڵام ئەوەی کە ڕکابەری یۆڤانتۆس تیپێکە دەتوانم بڵێم توانای دارایی بوونی یاریزان ئەو کارێزمایی کە لە خولەکە دروستی کردووە و ئەو خراپی باری دارایی تیپەکانی تر و دەتوانم بڵێم بە شێوازی گشتی ئاز دابەزینی سەرجەم خۆیان ئێستا گەر سیرکەی ئەتلانتا و لازیۆوانە هاتوونە پێش میلانە پاشەکشێ کردووە ئینتەرە پاشەکشێ کردو ئەمانە پێمان دەڵێن چێ یۆڤانتس تاکە ڕکابەرە بۆ بردنەوەی نازانەوە ئەم ساڵ دەتوانم بڵێم خراپترین ئەگەر بە ئاماریش بێ پێم وایە خراپترین ساڵی یۆڤانتسە لە سریای بەڵام دەبینی هیچ تیپێک نییە ڕکابەرش ڕاستەقینی ئەو تیپە بێ وایە ئەگەر سەیریکە ئێستا ئەتلانتا دەرفەتی بوون بە پاڵەوانی بۆ گەڕاوەتەوە لەوەی کە ئەنتەر و لازیۆ کە لە پێشی ئەو بوون
بەڵام نەیانتوانی ڕکابەرێکی تەواو بکەن بۆیە پێم وایە یوڤانتۆس ئێستا ڕکابەرێکی سەرەکی بردننی نازناوی سریایە پێم وانە نە لازیۆ نە ئەلتەر بتوانن ڕکابەری بکەن و بتوانن نازناوەکە لە چنجی یوڤانتۆس دەربینن جان ئەگەر ینی باسێکی تەواوت لەسەر یۆڤانتۆس و کارەکان کرد ئەوەش کە یوڤیم ساڵ جارێک تر پالەوراوە بێتە پاڵەوانی خولی ئیتالی ئەگەر بچمە سەر ئیسپانیا دارەوان با بۆ چوونی تۆرگرم ئەگەر چی هەفتەی ڕابردوو هاوکارم گۆران محەممەد لەگەڵ دانەرا باسێکی زۆریان لە کێشەکانی نێوخۆی بەرشلۆنە کرد بەس بە پێویست سێزانم ئەم باسە تۆزە درێژە پێ بدەم لەم بەرنامێشا باسێک لەوە بکەم ئەمە چییە لە بەرشەلۆنە دەگوزارێ بەڕای تۆ لە کاتێکدا بەرشەلۆنەیە کە 4 ساڵە ئەوێ جارێکتر بێتەوە پاڵەوانی چمپیۆنزیکەوە بۆ 5 ساڵەکە کۆتا جار ساڵی 2015 بۆ تا پاڵەوان بەڵام بەرشەلۆنە بەرە وێرانەی و بێسەرەوبەرەی ئەڕوە بارودۆخی بەرشلۆنە ینی دوهەمین دوو ڕەفتاری میسی لەگەڵ چیکی سیتینی ڕانەریا لە کاتێکا هاندەرانی بەرشۆنە بەلێشاو داوای لابردنی ڤالڤێردیانە کرد و سەرەتاش لە سێتین ڕازی بوون بەڵام ئێستا ئەستێری یەکەمێم تیپە بەگوێی سیتین ناکە چی لە بەرشەلۆنا گوزارێ بە بۆچوونی تۆ خۆی ئەو کێشانێک کە لە بارسا بوونی هەیە کێشەک نییە کە تەنها ڕاهێنەر و مێسی و پلان یاریکرد بێ کێشەکان زۆر گەورەترن لەوەی کە کارجێڕی یانەکە و گەندەڵی و دەتوانم بڵێم کێشەی سەرەکی بارسا ئێستا گەر بەگشتی باسی بکەن یعنی کۆی بکەینەوە لە ساڵانی ڕابردوش دەتوانم بڵێم ئیرک ئەبیداڵە بۆ چونکە ئەو یاریزانە ئەو کە بۆتە بەڕێوبەری دەستەی هونەری نەیتوانیوە ئەو یاریزانە بهێنێتە یانەکە کە لەگەر پلان و تەکتیکی یانەکە دەگونجێت تەنها ئەگەر سیرکە ئەو یاریزانانەی کڕیوە کە لە نمێدیاکان دەنگۆیەکی زۆری لەسەر بووە وەکوڵە هەڵایەکی زۆری لەسەر بووە بە پارەیەکی خەیاڵی کراون بەڵام هیچ سوودیان نەبووە لەوانە یەک کۆتونیۆ کە هیچ سوودی نەبوو ئێستا لە بایرەن یاری دەکات دێمبلی دو یاری دەکات چەندین یاری بۆی پێکانەوە ینی ئەمە هەر بە هەردووشیان نزیکەی چەند 300 میلیۆن یۆرۆ پێدراوە لە ئەما کاتە گریزمان کە ئەو ڕێتمی یاریکردنی لەگەت بارسە گونجاوی ینی ئەمان دەتوانم بڵێم کێشەی سەرەکی لێوە دەستی پێکردووە دوایی ئەو کێشانە ڕەنگی داوەتەوە نێو پێکاتە و پێم وایە گۆڕینی ڤالڤێردی لە ناوەڕاستی وەرزەوە هەرە کێشەشکەتر بوو کە دەتوانم وای کرد کە تیپەکە لە ڕووی ئاستۆ پاشە کشە بکات وا بکات کە ڕکابەریەکی باش نەبێت بۆ برنەوەی لالیگا هەرچەندەکە لە سەردەمی ڤالڤێردی لە پلەی یەکەمی ڕزبەندی بوو بە سوودی لە خراپی ڕیال مەدرید وەرگرت بوو نەوەکو بڵێن ئاستێکی بەرزی پێشکەش کرد بوو بارسا بەڵام سوودی لە خراپی ڕیال مەدرید وەرگرت بوو بە پلەی یەکەم ئەو کێشانێک کە ئێستا دەگوزارێ دەتوانم کێشەیەکە لە نێو دەستەی کارژێری و لە سەرۆکایەتی و لە بەڕێوبەری هونەری لەمانە ڕەنگی داوەتەوە نێو پێکاتەکە و ئێستا دەتوانم بڵێم مێسی سەرکردایەتی دەکا بۆی کە گۆڕانکارێش تەواو لە کارجێری و سەرۆکایەتیانەکە بکە تەنها ئەوە ئەم ساڵە مێسی ببینم چەندین جار وەکو بڵێ باشکرا قسەی کردووە دژی کارجێریانەکە کامە نەبووە لە پێشتر مێسی هیچ شتێکی نەبووە لە دژی کارجێری یاخود لە بەرامبەر ڕاهێنەر بەڵام ئەوەی دەبینین ئێستا زۆر باشکرا مێسی دژایەتیان دەکا پێمان دەڵێ کە مێسی وەکو بڵێ تووڕێ لە دەستی کارجێری دەیەوێت گۆڕانکاری ئەنجام دێت ئەو ساڵی کە لە وەکو بڵێ سەرۆکاتی بارتۆمیۆ ماوە دەتوانم بڵێم بە ساڵێکی خراپ دەڕوا اینجا لە هەڵبژاردن و گۆڕانکاری پێم وایە لەو کاتە بارسەلۆنا دوور لە کێشە دەبێ و دووبارە دەگڕێتەوە ئەو بارسایی کە خەڵک هاندەریەتی تا چەند ئەم ڕەفتارانەیە خیر ئەوەی سەلماندووە کە لە پێشتر بڵاوە کراوەیەوە میسی دەستیە لە دانانی ڕانەری بەرشۆنە میسی دەستیە لە شێواز یاریکردنی بەرشۆنە میسی دەستیە لە دانانی ڕانەری ئەرژەنتین میسی دەستیە لە پلانی یاریکردنی ئەرژەنتین ئەم ڕەفتارانە تا چەند ڕاستی ئەوانە سەلمێنێ لەگەڵەوەی ئەگەر پێشتر ینی من خودی خۆشم جورئەتی ئەوم نەکردووە لە بەرنامەکانمە ئەگەر کەسێکی بەدەر لە میسیژ ینی خۆشەویستی و عەتفیشم بۆ میسی نەبێ جورئەتی ئەوم نەکردووە کە ئەم شتە بڵێم بەڵام لە ئێستاە جورئەتی ئەوم بۆ دروست بووە کە پرسیاری ئەوە بکەم
تا چەند من باوەڕم بەو قسانەژە بێت کە پێشتر کراون لەسەرەوەی کە میسیەم ڕۆڵانەی هەبوو بەم ڕەفتارانەی ئێستای. خۆی کاک محەممەد ئەمە ئەگەر باز بکەین کە ڕەفتارانە ینی واکو بڵین کاریگەری هەبوو میسی لەسەر پێکاتە و کاریگەری هەبوو لەسەر دەستەی کارجەر کاریگەری بۆ لەسەر ڕاهێنەر گۆڕی نەمانە ناتوانین نکۆڵی تەواو 100% بکەین بۆ چونکە تۆ دەبێ بزانانی مێسی ژمارەیەکە لە تیپەکە وەکو بڵێ کاپتنی تیپەکەیە ئەگەر خۆشی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نەبێت بەڵام پرسی پێکراوە یعنی وەکو کاریگەری ترین کەسایەتی لە نێو یاریزانەکان لە ناو تیپەکە پرسی پێکراوە بەڵام من لەگەڵەوە بۆچونەوە نیم کە بڵێ مێسی 100% کاریگەری هەبوو لە گۆڕینی ڕاهێنەر چونکە ئەوەی کە زەرمەندی سەرەکی بوو بێت تا ئێستا لە تیپەکە لەم گۆڕانکاری ڕاهێنەر و هێنانی یاریزان و چەندین دوورخستنەوە یاریزان مێسی بووە بۆ چونکە کاتێکە بەرسا نازناوی نەبوردە ئەو دوور بووە لە نازناوی تا کەسی ئەو دوور بە لە بردنەوەی گۆڵکاریان هەر کولێکتر بە هەمان شێوەش لە هەڵبژاردەی ئەرجنتین ئەگەر سیرکەی ئەو پێکاتانێکە بانگێژ دەکرێت ئەگەر وەکو بڵێ مێسی دەستی تێدا بێت مێسی گۆڕانکاری تێدا بکات خۆی ئێستا زەرمەندی یەکەم بووە یعنی ئەم پێم وانە گۆڕانکاریەکان تەواو مێسی کاریگەری هەبێت لەسەری بەڵام نکۆی لەوەش ناکرێت مێسی کاریگەرترین کەسایەتیە لە نێو تیپەکە دەتوانم بڵێم خاوەن بڕیارێک بووە یان خاوت قسەیەکی خۆی بووە لە گۆڕانکاریکردن لە تیپەکە ئەوەی ئێستاش پێمان دەڵێ مێسی ئەگەر لە ئینستاگرام ببینین کە ئەوتانێ بڵاوی کردەوە دژی ئەبیدالەوانە تەنها پشتگیری کردمەوە لە سەرجەم یاریزانەکان ینی بە ناوی سەرجەم یاریزانەکان وەک کاپتن قسەی کردووە ینی پێمان دەڵێ مێسی لێرەدا لەگەڵ یاریزانەکان بووە و هەتا لە دوورخستنەوەی ڤالڤێردیش یەکێک بوو لەو یاریزانانەی کە دووجار وەکو بڵێ دوو وێنەی بڵاو کرد بۆ قسەی لەسەر ڤالڤێردی کرد بوو دڵتەنگ بوو بۆی کە ڤالڤێردی دوورخراوە بەڵام وەکو بڵێ دەستەی کارجەری کەوتنە ژێر فشارێکی زۆری هاندەران بۆ ئەو ڕاهێنەرە دوور بخەنەوە واتە ئەم کارانەی کە دەکرێت لە یاریگادا پێدوانیە ینی یەکێک لەو تایبەتمەندیانەی کە مێسی بووە کەسێکی زۆر بێدەنگ و کەسێکی زۆر لەسەرخۆ بۆ لە یاریگادا بەڵام ئێستا سەرکەوتنی تەمەن وای لە میسی کردو یاخودەوە تا خراپی کارژێڕی بەرشۆنە ناچار بە ئەم دەرخستنی ئەم ڕەفتارە ناشینانی میسی کردووە بە دڵنیاییەوە تۆ کە تەمەنت گەورە دەبێت ئەوەی کە لە مێشکتە ئەوەی کە لە هەزرتە ناتوانانی ئەنجام دەتوانێت جستەیت نایهڵێ دەتوانین بڵێن کاریگەری سەرەوە دەبێت ئەگەر ئێستا ببینی مێسی چار کاتی زەردیە لە ئالیگانیەوە نەبوو لە ساڵانی ڕابردوشتیوە بەڵام ئێستا تەنا کارتێکی تر وەرگرێ یاری داات و یاری ناکات یعنی ئەمە پێمان دەڵێ مێسی بە دڵنیاییەوە گۆڕانکاری لە شێواز یاریکردن و لەوەی کە پێشتر ئەنجام دێدا لە ڕووی تەمەنەوە بێت یاخود لە بەهۆی تووڕێی کار بەڵام دەتوانم بڵم تووڕێی کارجێڕیش و ئەو گەندەڵیانە و ئەو کێشانەی لە کارجێری کاریگەری هەیە لەسەر مێسی خۆمان کە لە تیپێک یاری دەکەن لە تیپێک شەژ یاریزانی ئەگەر بارودۆخی تیپەکەمان بەدڵ نەبێ لە نێو یاریگا هەڵچونمان دەبێت خۆش لەوانەیە یەکێک بلەوانەیە کە زۆر جار هەیە ئەگەر بارودۆخی تیپەکەی خۆت بەدڵ نەبێ لە شەژ یاریزانی هەڵچونت دەبێت بەرامبەر ناوبژوان بەرامبەر یاریزانی تیپی بەرامبەر یاریزانی تیپی خۆت ینی ئەمانە دەتوان بڵم کاریگەری تەواو دەبێت لەسەر یاریزان بۆیە پێم وایە ئەو کێشانەی بارودۆخی نێویانەکە و تەمەنیش کاریگەری لەسەر ڕەفتارەکانی میسی هەبووە ئەمە ئەوەی کە ئێستا دەبینین کاتە زەردەکانی و ئەو ڕەفتارانی بەرامبەر ناوبژوانان دەنجام دێدا پێمان دەڵێت کە کاریگەری تەواوی هەبووە کۆتایانە کە قسەی لەسەر بکەم ڕیاڵ مەدریدە بە حکومی پرێمەرلیگ یەکلا بۆ تۆ نامێ بچمەوە سەر پرێمەرلیگ بەڵام ئەمە لەسەر ڕیاڵ مەدرید قسە بکەم زێدان لەسەر جەم کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانە دووپاتیەوە کاتەوە کە ڤایرۆسی کۆرۆنا یانەکەی سوودمەندێکی گەورە بۆ لەگەڵ بەرشلۆنە ژبامان شێوەمان بۆ چوونیە بۆیەوەی چەند یاریزانێکی پێکراوی گەڕاوەتەوە بەڵام ئەوەی زیدان باسی کردو لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا بەدیە ناوەست یعنی لەسەر جەمیارەکانە سەرکەوتنی تۆمار کردو بە هەر جۆرێک بێت ئامانجەکەی پێکاوە هاینتەنانەت کە باسییان لە ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتیش کردو زێدان دەڵێ سەرەتا ئامانجی یانزایەرەکەمان با کۆتای پێبێنین بەبردنەوە هێشتا هیواشمان ماوە لە چامپیۆنز لیگیش بۆی کە بگەینە قۆناغی دات و بە تایبەت کە کاتێک هاندەر لە یاریگادا بوونی نابێت پێم وانییە کاریگەری چەوتۆی هەبێ
لەسەر یانەکان بە تایبەتی بۆ یانێکی بازمونی وەکو ڕیاڵ مەدرید. سەرنجی تۆ لەسەر ڕیاڵ مەدرید و پێکاتەکەی زیدان بە تایبەتی ئەو بەڵێنەی کەیاوێتی کە تاوکو ئێستا بردوێتە سەر لەگەڵی پاژان بەرنمەیە یارێکی تری ئەنجام دەدات بەرامبەر بە دیپۆرتیڤۆ ئالاڤێس. بەدنیاەوە من زۆر باسم لەوە کردووەکە لە ئیسپانیا بارودۆخێک هەیە، بارودۆخێکی هاوکێشەیە وەکو بڵێن هاوکێشەیەک هەیە، کاتێک تیپی ڕکابەر خراپ دەبێت ئەو تیپەی بەرامبەری باش دەبێت. بۆ نمونە ئێستا کە بارسا خراپە دەتوانم بڵێم ئەمە جوهدێک و باردۆخێکی وای بۆ ڕیال مەدرید دروست کردووە کە ئاستێکی زۆر بەرز پێشش بکات. من نامەوێت لە ئاسی زێدان کەم بکەمەوە. زێدان دەتوانم بڵێم وای لە تیپەکە کردووە، تیپێکە هیچ یاریزانێک نازانێت کە یاری داهاتوو سەرچیا یاخود یەدەگە، یعنی لە یاریە بێڵ ئەساسە ئەوکو بڵێت تا 90 خولەک یاری دەکەێت، بەڵام لە دوو یاریتر یاری بە بێڵ ناکە، یعنی یاریزانێشتر هەیە لە بێڵ باشتر. یعنی ئەمە پێمان دەڵێت زێدان تیپێکی دروست کردووە، تیپێکی تۆکمە لە هەر سەرجەمهێلەکان دوو یاریزانی هەیە. ئێستاگەر ببینین بڤاران یاری ڕابردوو یاری نەکرد، بەڵام میلیتاو شوێنی گرتەوە زۆرش باش دەرکەوت. ئەنی ئەو تیپەی کە دروستی کردیا تیپێکە دەتوانم بڵێم ئامادەیە بۆ بردننی نازناو. بۆیە ئێستا ئەگەر بار شێوازە یاریەکانیشی بردبێتەوە نامانێت باز لە بڕیارەکانی ناوبژوان و ڤار و نازانم ئەوانە بکەین، بەڵام ئەوەی کە پێشکەش کردیا زێدان دەتوانین بڵێن ڕیال مەدرید ئامادەترین تیپە بۆ بردننی نازناوی لالیگا. ئەوە یەکلا بۆتەوە. ئێستا کە پێش دەستپێکردنەوەی یاریەکانش دوای کۆڕۆنا خۆر بارسەلۆنە لە پلەیەکەم و بەڵام پێکاتەی ڕیال مەدرید و ئەو یاریزانانەی لە یانەکە هەبوو پێمان دەڵێت کە ڕیال مەدرید ئامادەترە بۆ یاری بەرامبەر مانچستەر سیتی بەدڵنیاییەوە. بەڵام ئەوەی کە نەبوونی هاندەر لە یاریگا و ئەو باردۆخی کە دروست بووە لە دوای کۆڕۆنا دەتوانم بڵێم دەرفەتێکی باشە بۆ مانچستەر سیتی، بەڵام دوو شت هەیە لێرکوانە. ئەوەیە کە پریمەر لیگ یەکلا دەبێتەوە، وەک یەکلاش بۆتەوە ئەوەی مانچستەر سیتیە تەنها خۆی ئامادەکردنە بۆ ئەو یاریە. ئەو خاڵێک لە خاڵێکی تریش ئەنجامی یاری سانتیاگۆیە. دەتوانم بڵێمە ئەو دوو خاڵە لە بەرژەوەندی ڕیال مەدرید نییە. ئەگەر سی تیپێکی ئامادەکراوە، تیپێکی زۆر تۆکمەیە، تیپێکی بەهێزە لە هەموو هێڵەکانە یاریزانی باش هەیە، بەڵام دەتوانم بڵێم باردۆخەکە تا ئێستاش هەر بۆ مانچستەر سیتی زیاترە. باش داروان کۆتا پرسیارم بەوە بێ لە بارمونی خاباست لەوەگەر کە ئەڵمانیا کۆتایی تۆ بۆ یارەکان کاریگەریە بێ لەسەری بەس لە مانچستەر سیتیا پێچەوانە و کردەوە لە بۆی کە ئەگەیارەکان لە ئینگلتەرا کۆتایی بە سیتی باشتر خۆی ئامادەکە بۆ ڕیال مەدرید. غەڵەت لە من گەیشتی. باران ئێستا هیچ یاری ئەنجام نادا، ئەمە کاریگەری لەسەر تیپەکە دەبێت کە یاری ئەنجام نادا. بەڵام ئەگەر پریمەر لیگ سیرکەن تا پێش ئەنجامدانی یاریەکانی چامپیۆنز لیگ هەر بەردەوام دەبێت، چونکە ئەگەر هەڵەنە ئیسپانیا 3 هەفتەی ماوە پریمەر لیگ 4 هەفتەی ماوە وایە. ئیسپانیا 3 هەفتەی ماوە پریمەر لیگ 4 هەفتەی ماوە. 4 هەفتە ماوە هێشتا ینی پریمەر لیگ یاریەکی زیاتریش ماوە، ینی بەردەوام یاری دەکات. مەبەستمەوەیە کە ڕیتمی تیپەکە هەر بەردەوام دەبێت. بەڵام لەلایەکتر کە بایرن تا ئێستا هیچ یاریێک ئەنجام نادا. یاری دۆستانە ئەو یاری نییە کە لە تۆ لە خوڵ ئەنجامی دەدەیت. زۆر باشە، سپاسی ئامادەبوونی داروان حەما ڕۆژنامەنووسی وەرزشیەکەم کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی بۆ شیکردنەوەی تەورەکانی ئەمڕۆ. ئایزانم بەرنامەیەم جارەی دەرەوە یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەکانی داهاتوو بەخواتانە سپێرم هەر شادم.